هێزەکانی سوپای عێراق لە کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی ناوچەی حەویجە و ناحیەکانی دەوروبەری و لە سەنگەرەکانی پێشمەرگە نزیکتر دەبنەوە. هەڕەشەکانی حکوومەتی عێراق و کۆکردنەوەی هێزی زۆری پێشمەرگە و سوپای عێراق و حەشتی شەعبی لە سنووری ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم مەترسیەکان زیاتر دەکات. فەرماندەیەکی پێشمەرگەش دەڵێت هەموو هەوڵەکان دەخەنە گەڕ بۆ پاراستنی ئاسایشی سنوورەکان و ڕێگری دەکەن لە نائارامی لەم ناوچانە. ئێمە پێش هەموو شتێک هەوڵە دەین هەموو کێشەکان بە ئاشتی چارەسەر بکرێت و داوا لە هەموو لایەکەین دوور بکەونەوە لە لێدوانی زبر، چی لەلایەن هێزی پێشمەرگا و چی لەلایەن هێزە عێراقیەکان. دەربارەی ئەم ناوچانە لەلای هەموو خەڵک ئاشکرایە ئەم ناوچانە ئەگەر هێزی پێشمەرگە نەبوایە داعش وەکو شێرەکانی تر وێرانێ کرد. ئێمە قەنەعەتمانەوە وەکو هێزی پێشمەرگە هەر کێشەیەک هەبێ لەم ناوچانە هەوڵ بدرێت بە گفتوگۆ چارەسەر بکرێت نەک بەلایەنی سەربازی. لە سەرەتای هاتنی داعش و جوڵەی پێشمەرگە بۆ ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و پاراستنی سنوورەکان، پێشمەرگە دووپاتی کردەوە لەو ناوچانە ناکشێنەوە کە بە خوێنی سەدان شەهید و بریندار بەرگریان لێ کردووە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامیش لە کەرکووک دەڵێت پێویستە کورد خۆی لە شەڕی نەخوازرا و لا بدات، بەڵام ئەگەر هات و پەلکێش کرا بۆ ناو شەڕێکی بەرنامە بۆ داڕێژرا و دەبێت تەواوی تواناکانی بۆ بەرگری لەو سنوورانە بخاتە گەڕ. لە دوای ڕزگارکردنی حەویجە پێم وایە لەوەیە جێچەڵ بە کەرکووک بژێڕن. پێشمەرگە و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پێویستە خۆیان لە شەڕ بپارێزن هەتا دەتوانن، چونکە شەڕ لە مەسلحەتی هەم گەلی کوردستان و هەم عێراق نییە، چونکە دەمێکە خەڵکی گیرۆدەی شەڕ و ناڕەحەتیە. بەڵام ئەگەر هەر هێرشێکیش بکرێ بۆ سەر خاکی پیرۆزی کوردستان قەنەعەتم وایە بێ پێشمەرگە وەڵامی بداتەوە و نەیەڵێ دەست بخەنە ئەم ناوچانە، چونکە خۆمان دەزانین کە هاتنی جێشی عێراقی بۆ ئەم ناوە یعنی لە دەستدانی ئەم سنوورەی کە پێشمەرگە هەزاران شەهیدی لەسەردا. دوایی ئەنجامدانی ڕێفراندۆم و هەڕەشەکانی حکوومەت و هێزەکانی عێراق، حکوومەتی هەرێم هێزەکانی پێشمەرگەی لەو ناوچانەی دەرەوەی ئیدارەی هەرێم زیاتر کۆ کردوێتەوە و ئەمەش بۆ وەڵامدانەوەی ئەو مەترسیانەی پێشبینی دەکرێت لە داهاتوودا لەو ناوچانە بێنە ئارە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.